100 یان 150 150 تابق یەک یان وڵی تابق دوو ئیشیوا لێ دەکرێت با یەکبی باشە 150 ثانیە 150,000 لە ماوەی 25 ثانیە لۆت هەیە لەو دوکانەی بەدڵی خۆت هەڵیگری بەڵام ئاگدار بن لە 25 ثانیە تێپەڕدا کاتان تەواو دەبی لە 150 زیاتر هەڵبگری هەموو شتەکان ڕەفز دەبتەوە حازرن 3 2 1 دەست پێ بکە 24 23 22 ئەو پێ دەچی هەندێک شارەزایی هەبووبی هەندێک شتی 16 ثانیە چیتە بەشی ئەپڵی بە قورعانەوە ئەوزام ئێرتاجی دەستدایە ناوەڵەوە چی دەستدایێتی کێبڵ شەحنی ئۆریژیناڵ 8 ثانیە 7 ثانیە 6 5 4 تەواو کاکە ئەو هەمووە گەمبڵینگ خەنی وەرە بەس تەماشا پێنجی ئەو گەمبڵینگیان دەزای کاکە بزانین بای چەندیە ئەوە چیە دەستت دایتەوە بە خۆت دەزانین چیە وەڵڵاهی هەز دەکەم غەڵەت تێگەیشتی ئەوە شەحنی سامان ئایفۆنیان ئەپلۆچە وەڵڵا ئێتەوە لەمە باشە شارەزەکە ئەپلۆچە کاکۆتە ئەو خڕەی هەیە ئەپلۆچیە کاکە مشکلە نییە ئەمن هەردوو کلۆ دەکەمە شەحنی ئایفۆنی هەز دەکەم شەحنی ئایفۆنت دێ تایپسی بیانەوەیت کە تایپسی مشکلە نیە بزانین زار بزانین دەگاتێ کا لەسەوەی لەسەو سعرەی ئەگەر گەیشتە 151,000 هەم شتەکان ڕەفز دەبتەوە خۆی ئشکالتان نییە ئەوە قانونی گەمەکەی بەو شێوازەیە ئەگەر نەگەیشتی ئەمن هەردوو شەحنەکەتان لە بۆ دەگۆڕم باشە مشکلە نییە ئەو گەمبڵینگەکان 5 قڵا تا ئەوەن دەبوو وڵی شانستان هەبوو ئەگەر 3 شەحم بوو بە ئەوە شتەکە تێک دەچوو بەڕاستی ئیدی بەخێر بێن پیرۆستان بی و بەخێر بێن لە بۆ ئاریگەی